حقي أن أتحدث باسم بلد أخاف جماعة برەودان بە بواری گەشتیاری لە پارێزگای سلێمانی و پێشخستنی شوێنە گەشتیاریەکان یەکێک بوو لەو تەوەرە گرنگانەی کە دیداری نێرگس بۆ گەشتیاری کاری لەسەر کرد. لەم دیدارەدا کە زیاتر لە 200 کۆمپانیای بواری گەشتیاری لە ناوخۆ و دەرەوەی هەرێمی کوردستان بەشداریان تێدا کرد، ئامانج لێی دروستکردنی هەماهەنگی بوو لە نێوان کۆمپانیەکانی کەرتی تایبەت و بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی تا هەوڵ بدرێت ئەم ساڵ باشتر لە ساڵانی ڕابردوو پێشوازی لە گەشتیاران بکرێت. ئێمە ئاسانکاریەکانی خۆمان هەمانگی و پشتیوانەکانی خۆمان باوان دووبارە دووپات دەکەینەوە ئاسانکاری زیاتریان بۆ دەردەڕین تاوەکو ڕێگەچارەی ئەوە بدۆزینەوە کە چۆنەوە بکەین زۆرترینی پرۆژەی استراتیژی گەشتیاری لە شاری سلێمانیدا بکەینەوە. لە دیدارەکەدا لە ڕێگەی نمایشکردنی چەند کورتە ڤیدۆییەکەوە ناوچە گەشتیارەکانی سلێمانی بۆ ئامادەبوان خرایە ڕوو. لەگەڵەوەشدا نمایشکردنی چالاکی فەرهەنگی و کەلتوری و هونەری و کردنەوەی پێشانگای فۆتۆگرافی و کاری دەستی بەشێکی دیکەبوون لە چالاکیەکانی دیدارەکە. هاوکات ئەم دیدارە کرایە دەواازەیەک بۆ هەندانی کۆمپانیا گەشتیارەکان تا سەرمایەکانیان بۆ هێنانی گەشتیاران خەرج بکەن و کار بکەن بۆ هێنانی گەشتیاری زیاتر بۆ ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان. و دەمانەوێت گەردی گەشتیاری بکەین بە یەکێک لە سەرچاوە سەرچیەکانی داهات بۆ هەرێمی کوردستان. بۆ ئەمە بەستە چەند استراتیجیەکماندانە لە زیادکردنی ژمارە گەشتیاران، لە زیادکردنی داهات، لە زیادکردنی خزمەتگوزاری، لە زیادکردنی شوێنی حەوانەوە، لە بەرزکردنەوەی کوالیتی ئەمانە استراتیجی ئێمەنە. ساڵانە ئێمە لە چوارچێوەی پلانی گشتیە، پلانی استراتیجیمانە، پلانی ساڵانەشدا دەڕێژین بۆ ئەوی بتوانین لە هەرێمی کوردستان کۆمەڵێک ئەکتیڤیتی چالاکی گرنگ بەڕێوە ببین هەتاکو لە ڕێ ئەم چالاکیانەوە ئامانجە سەرچیەکە و استراتیجیەکەمان جێبەجێ بکەن. دیداری نێرگس بۆ گەشتیاری بەڕێوەبەراتی گشتی گەشت و گوزاری سلێمانی با سپۆنسەری میدیایی دەستگای میدیایی کورسات ڕێکی خست وا چاوەڕوان دەکرێت ئەم دیدارە تەکانێکی باش بدات بە کەرتی گەشت و گوزاری سلێمانی و کۆمپانیا گەشتیارەکان هان بدات کاری زیاتر بکەن لە هێنانی گەشتیاراندا. بەپێی ئامارێکیش لە ساڵی ڕابردوودا نزیکەی 2 ملیۆن گەشتیار ڕوویان لە پارێزگای سلێمانی کردهبوو. لە ماوەی هەفتەی ڕابردووشدا نزیکەی 30,000 گەشتیار هاتوونەتە سلێمانی. ئەوەش ئەوە دەردەخات سلێمانی لە ڕووی گەشتیاریەوە لەسەر ئاسی هەرێم یەکەمە و لە دوای نەجەف و کەربەلاش لەسەر ئاسی عێراق دووەمە. ڕێبازیوە کورسات نیوز سلێمانی.